قد أفلح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون والذين هم عن اللغو معرضون ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد بەپشتیوانی خوای گەورە زنجیرەی هەڵەباوەکانتان پێشکەش دەکرێت لە ئامادەکردنی مامۆستا محەممەد کەریم ڕەحیم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد صلى الله تعالى عليه وسلم. برابر زكانم عزيزان خوشويستان جارێکی تر هاتمە خزمەتتان لە هەڵەیەکی تر لە ڕاستکردنەوەی وشەیەکی تر کەوا باوە لە ناوماندا. ئەوش ئەوەیە برا بەڕێزەکانم کە کاتێک کەسێک لە ئێمە بێزار ئەبێ لە کەسێکی تر یان زۆر جار باوک یان دایک گلەی هەیە لە کوڕەکەی هەڵوێستێکی ناشرینی ئەبێ ئەو کوڕەی ئەم جا باوکەکە هەڵدەستێ پێی دەڵێ شاڵە یان خۆزگە کچێک بوویتایە کوڕ نەبوویتایە. یان زۆر جا برا بڕێزەکانم دەڵێ ئینسانی وا هەیە لە منداڵەکانی بێزارە بێ دەڵێ خۆزگە وجاخم کۆر بوایە منداڵم نەبوایە بۆی ئاوا قار و خەفەتتا نەدایە پێم. کەواتە برا بڕێزەکانم ئایا ئێمە ئەمڕۆ ئەم وشەیە گەرەکمانە لەسەری قسە بکەین ئایا خۆزگە یان شاڵە کاتێ بەکاری دێنین ئایا ئەمە دروستە یاخود نە؟ برا بڕێزەکانم خۆزگە دوو جۆری هەیە، جۆرێکیان دروستە ئەوی تریان نادروستە. ئەوەی کە دروستە برا بڕێزەکانم ئەوەیە کەوا ئەمش بۆ کاری چاکە بەکار ئەهێنرێت. ئەوش ئەوەیە کە کاتێک دەڵێ کەسێک دێتە لات داوای یارمەتی دێکا یاخود داوای قەرزت دێکا داوای پارەت دێ دەکات تۆش دەڵێ شاڵا بووم بوایە یارمەتیتم بدایە یان خۆزگە پارەم هەبوایە پارەم بدایە پێت. یان برا بڕێزەکانم زۆر جا تەمەنا دەکەی دەڵێ یا ڕەبی خودای خۆزگایە پارەم هەبوایە بۆی خێر و چاکەم بکردایە. یان خۆزگا پارەم هەبوایە مزگەوتێکم دروست بکردایە بۆ قیامەتم. برا بڕێزەکانم ئەم خۆزگایە دروستە هیچی تێدا نییە، بەڵام ئێمە دێینە سەر ئەوەی کە نادروستە یەکێکە لە هەڵەکان کە بەسەر زمانمانە دێ بەخۆمان نازانین ئەبێ ئاگدار بین و وازی لێبێنین. برا بڕێزەکانم خۆزگەی نادروست یان کاتێکەڵەی شاڵە بە کوڕەکەت دەڵێ شاڵە کچێک بوویتایە کوڕ نەبوویتایە. لەبەرێ برا بڕێزەکانم زۆر کەسەیە سەرەکەی لە کوڕەکەی بێزارە بێ یاخود لە کەسێک بێزارە بێ وشەی خۆزگە بەکارەهێنێ. ئەو خۆزگەی کە نادروستە برا بڕێزەکانم چونکە بەشێکە لە وەستانی تۆ بەو وشەیە لە ئاستی خوای گەورە. خوای گەورە کوڕی پێت بەخشیوە یاخود کچی پێت بەخشیوە، تۆ دەڵێی خۆزگایە کوڕ بوویتایە کچ نەبوویتایە، خۆزگایە کچ نەبوویتایە کوڕ بوویتایە. ئەوە بزانە ئەوە بەشێکەکەوە تۆ خودای گەورە کە پێتی بەخشیوە ناڕەزایی خۆتت دەربڕیوە. کەواتە برا بڕێزەکانم کاتێک جاروە هەیە ئینسان هەیە لە کوڕەکەی تووڕە ئەبێ دڵی سەغڵەتەکە بە قسەی ناکە بێزاری کردووە ئاژاوەی بۆی دۆزیێتەوە لەگەڵ ئینسانی برادری خراپ هەڵسوکەوتەکە ئەم پێی ناخۆشە و دەسەڵاتی نییە ئەو کاتە خۆزگایەکە خوازێ لە دڵیەوە. بەڵام ئەو خۆزگایەی کە ئەی خوازێ لە دڵێەوە دروست نییە. بۆ نمونە دەڵێ بە کوڕەکەی خۆزگایە تۆ پەرژین بێ لە ڕووی هەر هەمووتان برا بڕێزەکانم باوکەکە دەڵێ بە کوڕەکەی خۆزگایە تۆ سەگێک بوویتایە حرەسی بەردەم ماڵم پێت بگردایە بەس ئەم کوڕە نەبوویتایە هەر ڕۆژی کەسێک دێک گلەیم لێ دەکات.
یاخود دەلێ برا بەڕێزەکانم ساڵە یان شاڵە خۆزگا هەر کچێک بوویتایە یان دەڵێ خۆزگا نەچوومایە. زۆر جار ئینسان هەیە سەرەکەی ئەڕوا بۆ شوێنێ تووشی کێشەیەک دەبێ ئەڵێ خۆزگایە نەڕوایمایە، یان سەرەکەی لەگەڵ خێزانەکەی زۆری لێکە خێزانەکەی ئەیبا بۆ شوێنەیە لە ڕێ ڕەنگە تووشی حادیسەیە بن تووشی ناخۆشیەکە بن ئافرەتەکە بە پیاوەکە دەڵێ پێتم نەودیان پیاوەکە بە ئافرەتەکەی لەبەرەوەی ئافرەتەکە بە زۆر پیاوەکەی بردووە ئەمجا پیاوەکە دەڵێ بە ئافرەتەکە ئەڵێ بزانە خۆزگا قەت بە قسەتم نەکردایە خاستە لەمە سەیکە بە بۆنەی تۆ ئەوەنە زۆرت لە من کرد خۆزگە نەهات باە ئەگەر نەهات باە ئەم کێشەم بۆ دروست نەئەبوو. ئەمەنا دروستە برا بەڕێزەکانم، بەڵام ئەوە دروستە خۆزگە کە بڵێ خۆزگە پارەم هەبوایە یارمەتی فەقیر و هەژارم بدایە، خۆزگە پارەم هەبوایە مزگەوتم بنیاد بنایە، ئەمەیان دروستە. بۆ برا بەڕێزەکانم لەبەرەوەی پێغەمبەری خوددا عەلەیهی السەڵات وەسەلام لە فەرمودەیەکی صحیحدا دەفەرمێ ئین ئەصابەکە شەیئون ئەگەر تووشی کێشەیەک تووشی شتێک بووی فلا تقل لو أني فعلت لكان كذا، نەڵێ ئەگەر بەهاتایە و من تووشی کە کارێ تووشی مصیبەتە بی ئەڵێ والله ئەگەر ئەمەم بکرای لەو لەبەرەوەی لەو من عمل الشەیطان تفتح باب الشەیطان لەبەرەوەی ئەو لەوەی هین شەیطانە برا بەڕێزەکانم. ولكن قل قدر الله، دایە مەڵێ خۆزگە بڵێ قدر الله، قەدەری خوای گەورە وابوو ئێمە دەبێ ئەم کارەمان بەسەرە بەهاتایە ئەگەر لە ماڵەکەی خۆشمان بمانایە نابێ بلێ خۆزگا وما شاء فعل، قل قدر الله وما شاء فعل، بلێ قەدەری خوای گەورە وابوو ئەوەی ئەو ویستی ئەوە بوو فإن لو تفتح عمل الشەیطان. و هەروە برا بەڕێزەکانم دەڵێم لە کۆتاییدا دەڵێم ڕەحمەت لە پێشینانمان کەوا و تویانە داری خۆزگا بەرناگرێ کەواتە ئاگاتان لەو خۆزگایە لێ بێ خۆزگایەک دروستە کە خودای گەورە پێت ببەخشێت و بیبەخشی ماڵی دنیا، خۆزگایەکیش ئاراستەی کوڕەکەتی دەکەی دەڵێ خۆزگایە کچێک بوویتایە بۆی ئەم دەردەسەریەت پێم نەدایە، ئەمەیان دروست نییە و ئەمەیان دروستە. بۆ هەڵەیەکی تر بۆ ڕاستکردنەوەی زاراوەیەکی تر بەخواتان دەسپێرم. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.